لە ئێستادا سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان فشارێکی زۆری کادیرانی حیزبەکان لەسرە بۆ بەستنی کۆنگرە، بە تایبەتی کە ئێستا دۆخی ناوخۆی یەکێتی لە هەموو کات باشترە و زەمینەش لەبارە بۆ نوێبوونەوە و پاراستنی یەکێتی ناویەکێتی. پێشتر چەند هۆکارێک هەبوون بۆ ئەوەی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبەسرێت و کۆنگرەکە بکرێت بە پلینیۆم، بەڵام دواکەوتنی کۆنگرە زۆرترین ناڕەزایی لە ناو پێگەی جەماوەری کادیرانی یەکێتی بە دوای خۆی داهێناوە، بە تایبەت دوای سەرۆک مامجەلال کە دەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە مانگی 1 ساڵی 2014دا کۆنگرەی چوارەمی ببەستێت. نزیکەی 5 ساڵ بەسەر ئەو وادێدا تێپەڕیوە. کادیران و پێگە جەماوەریەکەی یەکێتی دەڵێن چیتر هیچ پاسا و بیانوێک نەماوە بۆ دواخستنی بەستنی کۆنگرە، بە تایبەتی لە دوای بەڵێنەکانی سەرکردایەتی بە لایەنگرانی یەکێتی لە ڕابردوودا بۆ ئەنجامدانی کۆنگرە. لە ئێستادا کادیران و پێگەی جەماوەری یەکێتی بەستنی کۆنگرە بە پێویست دەزانن بۆ یەخستنەوەی ناوماڵی یەکێتی و پرۆسەی نوێبوونەوە، بەو ئامانجەی یەکێتی بگەڕێتەوە بۆ پێگە و پایەی ڕاستەقینەی خۆی کە ئاشبوونەوە و کارکردنی پێکەوەی و چەسپاندنی بنەما حیزبیەکان و جەختکردنەوەیە لە دروشمەکانی ئاشتی و دیموکراسی و مافی چارەنووس و مافی مرۆڤ و درێژە بە کاروانی خەباتی کوردایەتی و ڕێبازی سەرۆک مامجەلال بدات کە ئەمانە بکرێنە بنەمای کۆنگرەی چوارەم. بۆ ئەوەی بە باشترین شێوە بتوانین ڕوبەڕووی ئەو تەحەدایانە ببینەوە، یەکێتی ئەبێ خۆی بگونجێنێ، ئەبێ خۆی نوێ بکاتەوە و باشترین ڕێگا بۆ خۆ نوێکردنەوە بەستنی کۆنگرەیە. قوبات تاڵەبانی لە پامێکدا بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیان یەکێتی دەبێت خۆی بگونجێنێت لەگەڵ ئەو تەحەدایانەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی کوردستان و یەکێتی و عێراق بوونەتەوە. یەکێتی دەبێت خۆی نوێ بکاتەوە و باشترین ڕێگەش بۆ خۆ نوێکردنەوە بەستنی کۆنگرەیە. هاوکات شانەز ئیبراهیم ئەحمەد لە پامێکدا بۆ یادی 44 ساڵەی دامەزراندنی یەکێتی ڕایگەاند بۆ دووبارە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەستنی کۆنگرەی بە پێویستزانی. داوای یەکدەنگیشی کرد لە هەموو کادیران بۆ پێداگیریکردنیان لەسەر بەستنی کۆنگرەی نوێبوونەوەی یەکێتی. یەکێتی نیشتیمانی کوردستان لە 28 ساڵی 1992 یەکەمین کۆنگرەی خۆی بەست و لە 31 ساڵی 2010دا دووەمین کۆنگرەی خۆی ساز کرد. دواتر و لە 1 ساڵی 2010دا سێیەمین کۆنگرەی خۆی ئەنجامدا. لە مانگی شوباتی ساڵی ڕابردووش بڕیاریدا بە پێگەنانی کۆمیسیۆنی ئامادەکاری کۆنگرەی چوارەم بە بەشداری 15 ئەندام.